باشا فرمي باب متى يجب صداق المرأة شكاتك واجبة ما يبدي بآفرت يسخوهمي هاو سرگیری کردووە و هەمووشی بڕیاری مارەی بۆ داوە هیچ کاتێ واجبە ئیتر تۆ مارەیە جێبەجێ بکەی. طبعا ئەمە ئەسڵتیە ئاەتەکەی الله جل جلاله فەرمێ وآتوا النساء صدقاتهن نحلة فەرمێ ئەو ئافرەتانەی مارەتان کردوون بە مارەیەک بیان دەنێ ڕاستەوخۆ نحلة یعنی حازر دوای مەخەن. ئەوەی کە لە مەذهبی شافعیە هەیە ناوی ناوە پاشەکی ئەمە لە دوو حاڵەت تێپەڕ ناکە کە حاڵەتێکیان مەبەستەکەی شافعیە حاڵەتێکیان خراپی خەڵک خۆیەتی هەڵی نەواسێ بە ئیمامی شافعیە. لە سەردەمی ئیمامی شافعیە خەڵک نەیەتوانی مارەی ڕاستەوخۆ بکات بۆ ئافرەت داهات کەم بوو وە گەنج فەقیر بوو بۆی زەواج ڕانەگیرێ و هەر بەردەوام بێ. شافعی فەرمووی ئەتوانن مارەیەکە تەئەخیرکەن یاخود بەشێکی تەئەخیرکەن. ئاوای فەرموو نەیفەرموو مارەیەکی حازری لێسەنە ئەنجا دواییش بە دڵی خۆ لە دواوە دانێ نەوە کچەکە و تەلاق بە ئێمە خۆی هەر لە ڕێگاوە گومانی خراپبردنە بەکێ بە پیاوەکە ئەمە هەر لە ڕێگاوە بە پیاوەکەڵێ من زەمانە لێسەنم چۆن شتی وایە جا وەڵا کەسی قەو بە پیاو نییە بۆ کچێتێ بۆچی ئەیتێ بۆ زەمانی لەسەردانی مەی دەرێت تەواوی درەوە بە عەمەلی تۆ نایە و ئەویش تووشی سەرێشەمەکە و خۆشی تووشی سەرێشەمەکە. شافعی ڕەحمەتی خوای لێبێ قەت مەبەستی ئەمەیان نەبووە کە مارەیەکی پاشەکی دا بنرێ وەکو زەمان بۆی ئەگەر کچەکەی تەلاقدا دوایی پارەیەکی دەست بکەوێ شتێکی دەست بکەوێ ئەمەی بکە بەناو و ئەوەی بکە بەناو و ئەمە نییە لە دینە. کابرا وەکو خۆی بە حازر ئاوا چی بۆکە بۆ یەکە بەڵامی تر پاشەکی ئەمەی کە دانرێ ئەبۆ ڕێژە زۆرە ئەوەندە لیرە و ئەوەندە کیلۆ و ئەوەندە مسقال و ئەمە شەرعی نییە. شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە باسی پاشەکیشی کرد کە دابنرێ قوبوڵی نەبوو لە 19 مسقال زیاتر بێ. بۆچی؟ چونکە تر زەکاتیەکەوێ ئێوە زەکاتە ژەکەوێتە سەر کێ دیسانەکەوێت دەست سەر کابرا ئەبێ هەموو ساڵی نیو مسقال زەکات بە کە بوو بە 20 مسقال ئەبێ هەموو ساڵی نیو مسقال زەکات بە ئێوە وەکوایە هەموو ساڵێ نیو مسقال مارەی تریشی بۆ بکە هیچ مەجبورە کابرا یعنی ئەوە بکە. جا بۆی ئەو نۆزدەی دانا و بە تەئەخیریش ناوی برد یعنی دواتر بۆی ئەکا ئیتر یا بەش بۆ یەکە هەر مانگە و مسقالێ دوانی بۆکە یاخود بەسەر یەکەوە کە هەبووی بۆ یەکە نەوەک تۆ ئاوا دایبنی بڵێ وەڵا با من 300 لیرە 500 لیرە 1000 لیرەی پێوە بەسمەوە سبێنە کە تەلاقیان لی سەنم ئەوە بەڕاستی بەڵگەیەوەیە کە تۆسی قەت نییە بە أو بياوكا كشي أديتين. أفرمي قال عبد الله سمعت أبي يقول من تزوج على نكاح شغار أم تزوج امرأة على عمتها أو خالتها فإنه يفرق بينهما ولها المهر إذا أصابها وإن لم يكن دخل بها فلا شيء عليها. قيل لأبي إن خلا بها ولم يمسها قال إذا أغلق بابا أو أرخى سترا فلها المهر. هذا تماشى أمامتك. فەرمێ عەبدوڵڵای کوڕی ئیمامی ئەحمەد باوکم فەرمووی هەر کەسێ زەواجی شیغار بکات. زەواجی شیغار چی بوو؟ ژن بە ژن بوو لە فیقهەکەیە باسمان کرد. ژنێک بکاتە مارەی ژنێکی تر بەڵێ خوشکەکەتم بەرێ خوشکەکەم تێمێ با مارەیەشی تر بۆ یەک نەکەین. ئەمە هەردووکیان بوون بەچی بوون بە مارەی یەکتر. ئەمە حرامە لە شەرع باسمان کرد لە دەرسەکانی پێشووە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قەدەغەی لێ کردووە. ئەفەرمێ یاخود کەسێک ئافرەتێک بێنێ بەسەر پوریە ئیتر پوری لە دایکەوە بێ یاخود لە باوکەوە بێ ئافرەتێک ماراکە دواتر دانێکی کە ماراکە دەرەکەوێم ئافرەتە پوریەوە یا لە باوکیەوە لە دایکەوە یاخود لە شیر خواردنەوە چونکە باسی شیر خواردنیشمان کرد يحرم من الرضاع ما يحرم من النسب باسی ئەوەشمان کرد. ئەو کاتە حکمەکەیان چییە؟ فەرمووی ئەبێ جیا بکرێنەوە هەم ژن بە ژنەکە هەم ئەو پیاوەشکە ئافرەتێک و پوری هێناوەی تر لە شیرەوە بێ یاخود لە نەسەبەوە بێ هەردووکیان ئەبێ جیا بکرێنەوە دروست نییە بە یەکتری ناشێن. ئەی مارەییان واجبە بێ یان نا؟ یعنی بۆ نمونە ژن بە ژنێکیان کردووە
یاخود با بڵێن ئافرەتێک و پوری مارە کردووە حاکم پێزانێت گیانە کاتەوە لە یەک لەو کاتەیە ئایا مارەی یەکەوێتە سەر پیاوەکە بیدا یاخودنا ئەفەرمێ فەرمووی ئەگەر گواست بێتیەوە ئەوە مارەی یەکەوێ مارەیەکەش لە شەرع پێوترێ مەهر المثل واتە کچانی ئەو وڵاتە بەچەند بە مارەی بەشوەدرێن ئەوەندە مارەی وەرەگیرێت لەو پیاوە ئەفەرمێوتم بە باوکم ئەگەر گواست بوویەوە بەڵام ئافرەتەکە نەیهێشت بوو دەسی لێ بە ئەفەرمێ هەر بردیە ماڵێکەوە و دەرگای داخست و پەنجەرەی دادایەوە بە گواستنەوە حسابە وریا بنەوانەی کە دەستگیرانیانێ لەگەڵ یاچنە دەرەوە ئەی بەنە جێگاوە خۆیان بە تەنیا دانیشن پەنجەرەدا دادەنەوە و دەرگا داخن مارەیەکە کاملەی کەوێ دوایی حسابی دخولی بۆ کرێەوە نەڵی وەڵان نەم گواستوەتەوە نیوەی مارەی یەکە ئادەم کاملەی کەوێ چونکە ئەوە بە دخول حسابە لای عولەما و هەر لە شریعەتی شاخۆی هەر بە دخول حسابە باشا فرمي وسألت أبي عن رجل تزوج امرأة فلم يقدر عليها هل يفرق بينهما قلت فإذا أرخى سترا أو أغلق بابا قال وجب الصداق كامل بهمان شو برسيال لباوكيكا بياوك جنيك أهيني يقوازيته بلام أو بياوة تواناي أو إنيك سرجي لقلبك يعني أفرتك بكتشي أمينته حكمي تشي فرمي هر أواندا درجة داب خاو بنجر داباته وطواه بماريكي باته بقواسنا حسابه چونکە خەڵک بەچی سەیریەکە ها ژنوپیایە بچنە ماڵێکەوە و دەرگا داخەن و پەنجەرە دایان و خەڵک بەچی سەیریەکە بە ژنومێردی حەقیقی و تەواویترەوە بوون بە کەسیەک ئاوە تەماشایەکە جا بۆیە بمارەیەکەی بە کاملی بداتێ. قال عبد الله حدثني أبي حدثنا يحيى بن سعيد حدثنا قتادة عن الحسن عن الأحنف عن عمر وعلي رضي الله عنهما من أرخى سترا أو أغلق بابا فلهما الصداق وعليهما العدة. أولا إمام علي لإمام عمر وهنا كفرميانا أما حكمي خلفاء راشدين دياروانيش لرسول الله ورقرته صلى الله عليه وسلم هرقسي آفرتك بريتا مالكو ما ربراوي به درقا داب خاو پنجره داباتو أبي همو ماريكي بداتي طاو وأقر ليش جابيتو أبي وعيد الراقرة يعني هدو حكمك إلى سر بنياتا ري حكمي ماريكا بكاملي وحكمي راقرتني عدي أو إن جاءتو عن الشويكي تربكاتو طاو حسابي جني خلقي بوكري. قال عبد الله حدثني أبي قال قرأت على عبد الرحمن عن يحيى بن سعيد عن سعيد بن مسيب أن عمر بن الخطاب قضى في المرأة يتزوجها الرجل أنها أرخت السترة فقد وجب الصداقة. فرمي إمام عمر بوكاري كردو آفرتك كدزگیران دار به پیاوێک برد بێت یا جێگایەکە و دەرگای داخست بێ و پەنجەرەی دادا بێتەوە تا ئیتر مارێکی لەسەر واجب کردو لی سندووە بووی عمەری کوڕی خەتاب.